تۆپە ئاسنیەکەی ژاپۆن چییە؟ لە یەکێک لە کەناراوەکانی ژاپۆندا تۆپێکی ئاسن دەرکەوتووە. تۆپەکە کاردانەوەی بە دوای خۆی داهێنا و بەرپرسانی ژاپۆنی تووشی جۆرێک لەسەر سوورمان کردووە. ئەم تۆپە لەم کەناراوانەدا چۆن پەیدا بوو؟ نیوەتیرەی ئەم تەنە 1.5 مەترە. ئافرەتێکی ژاپۆنی لەگەڵ هاوژینەکەیدا لە کەناراوەکانی ژاپۆن لە شاری هاماماتسۆ پیاسەیان دەکرد لە پڕتەنێکی ئاسنینیان لە شێوەی تۆپ دابینی. شێوەی ئەم تۆپە لە هێلکەی دایناسوور دەچێت. ڕاستەوخۆ پەیوەندیان بە پۆلیسەوە کرد. کاتێک پۆلیس زانی ئەم تەنە شتێکی ئاسایی نییە، تەواوی ناوچەکەیان گەمارۆدا و بەرپرسانی ژاپۆن کەوتونەتە حاڵەتی ئامادەباشیەوە. بە تەواوەتی ناوچەکەیان داخستووە بەڕووی هاوڵاتیاندا. لێکۆڵینەوە لە تەنەکە دەستی پێکردووە. ئەوەی ناوی پسپۆر بێت لە ژاپۆن نێردراوە بۆ ئەوی بزانن ئەم تەنە چییە. بەڵام بەهۆی ئەوەی شتێکی تازەیە جارێ نازانرێ ئەم تەنە چییە و لەکوێ و بۆ چ مەبەستێک هاتووە. بەڵام دەنگۆی سەیر و سەمەرە لەسەر ئەم تەنە بڵاو بووەتەوە. لەوانە ئامێری سیخوڕی، چەکی چینی و ڕووسی، تەقینەوەی ناوکی، تەنی ئاسمانی و چەندان لێکدانەوەی سەیر و سەمەرە بۆ ئەم تەنە کراوە. ساڵی 2020 لە بیابانی یوتای ئەمریکا تەنێکی سەیر دەرکەوت. ئەویش چەندین لێکدانەوەی بۆ کراوە. دواتر دەرکەوت کارێکی هونەریە. سەیرتر لەوەش نازانرێ بۆچی تەنیا لە وڵاتانی ئیمپریالیزم ئەم جۆرە تەنە سەیر و سەمەرانە دەردەکەوت. کەواتە بە بڕای تۆ ئەم تۆپە ئاسنە چییە و بۆ چێ مەبەستێک نێردراوە بۆ ژاپۆن؟